هاتین بۆ ئێرە بۆ ماڵی مریەم بەڕاستی خەمپەژارێکی زۆرمان بینی کە لە کۆنا چۆن کورژیا و چۆن هەنفال کراوە بە دەست ڕژێمی بەعسەوە و چۆن ژیانیان بەسەر بردووە و شوێنەوارەکانیان لێرە لە ماڵی مریەم بینیمان و بەڕاستی بەداخین بۆ و کارساتی کە بەسەر کووردا هاتووە. خەڵکی سلێمانی بوو. کاریگەرترین چیرۆکە بۆتان باسکرا چی چیرۆکە؟ بەڕاستی کاریگەرترین چیرۆکی خاتوو مریەم بوو کە لەگەڵ دەستگیرانەکەی باوەتی بەیەگەشتن بوون، بەڵام بەهۆی ڕژێمی بەعسەوە نەگەشتن بەیەک و ئەو ئاواتیان لە ژێر گڵ درا. باشە وەکو خوێندکارێک ئەمە تا چەند گرنگەیەوە سەردانی ئەم جۆرە شوێنانە بکەن و زاناریتان هەرە بێت دەربارەی شوێنە؟ پێویستە هەموو زانکۆیەک و هەموو کەسێک سەردانی ئەم شوێنانە بکەن بۆ ئەوەی مێژووی کورد بزانن و بزانن کورد چۆن بە چ شێوازێک گەشتۆ بەم ئاستە و بە چ کارەساتێکی قورس گەشتۆ بەم شێوازە و کە ئێستا ژیانێکی تا ڕادەیەک باشترمان هەیە لە کۆن. پێویستە هەموو کورد ئەوە بزانێت و بۆ ئەوەی مێژووی کوردمان لەبیر نەچێت.